خانم گیان سووری مانگانە بە شێوەیەکی گشتی لە یەکەم ڕۆژی سووری ئەم مانگەیەوە تا یەکەم ڕۆژی سووری مانگانەی داهاتووی پێویستە 21 ڕۆژ بۆ 35 ڕۆژ بینی بێت. ئەگەر بێت و لە 24 کەمتر تا 38 ڕۆژ زیاتر بینی بێت ئەمە ئاساییە ئەبێ بگەڕێ بە دوای هۆکارەکەیە و هاتنی سووری مانگانە وەکو وتم کە لە 21 ڕۆژ بۆ 35 ڕۆژ بینی بێت لە یەکەم ڕۆژ بۆ یەکەم ڕۆژ نەک لەو ڕۆژەی پاکە بێتەوە بۆ یەکەم ڕۆژی سووری مانگانەی داهاتوو و لە هەمان کاتدا مەفروضە ماوەی سووری مانگانەکەی 2 ڕۆژ بۆ 7 ڕۆژ ئاساییە واتە لە 2 ڕۆژ کەمتر خوێنی هەبێ کەمە لە 7 ڕۆژی زیاتر خوێنی هەبێ زۆرە ئەمە بەنسبەت ڕۆژەکانی و بەنسبەت ئەو خوێنەی کە هەشێتی خوێنەکەی پێویستە خوێنێکی لە سەرەتایە خوێنێکی ئاومەی لەو قاوەی یا پەمەهی باوە چکە لە پێشا خوێنی سووری مانگانە کەمە لەگەڵ ئەو دەردراوی ناولەشە تێکەڵە بێت ڕەنگی کاڵە بێتەوە و لە کۆتایەکەیشیدا لە 2 ڕۆژی کۆتاییشە بە هەمان شێوە ئەو خوێنە کەمە بێتەوە کاتێکی زۆرتری ئەوێت تا لە ناولەشی ئەو خانمەوە بێتە دەرەوە بۆیە کە یەتە دەرەوە بە شێوەیەکی قاوەییەتە دەرەوە یا زەرداو یا قاوەیەتە دەرەوە بەڵام لە ڕۆژەکانی ئەوەی کە خوێنێکی تەواویەتە دەرەوە پێویستە خوێنێکی گەش و ئاڵ بێت و کڵۆی تیانە بێت یا ئەگەر کڵۆی تیابێت ورد بێت بەڵام ئەگەر هاتوو خوێنەکەی زۆر بواتە کڵۆی زۆر تیا بوو یا ئازارێکی بە قوتی زۆری هەبوو یا وەکو پێم وتم لەو ڕۆژانە زیاتر لابات یا کەمتری پێ بچێت یاخود ئازارێکی زۆر بە قوتیە بێت یا ڕشانەوە دڵتێکچوونێکی زۆری هەبێت یا هەر نیشانەیەکی ئاسایی تیانە بێت مەفروضە زووتر سەردانی پزیشک بکە بزانێ هۆکارەکەی چییە. سمارت وەرچەرخانە